ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ناوێ من یاسین ئیسماعیلە خەڵکا کریمە ئەس قوتابیمە لە زانکۆی سەلاح الدین ئەس وەکی گەنجە کوردێک دەبێژم بەلێ بۆ ڕێفراندۆم بەلێ بۆ سەربەخۆی کوردستان. باش بە حاڵی خۆمەکە هاوڵاتیەک نەک جارێک بەڵێ چەند خوێن ڕژاوە لە کوردستان ئەو خوێنە ئەبێ بە چەند درۆپە ڕژاوە ئەوەندە جارە دەڵێم بەڵێ 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 بۆ ڕێفراندۆم. حەزەکەم هەر کوردێک بڵێم بەلێ بۆ ڕێفراندۆم ئەو خەونی هەر تاکەچی کوردە بگەت بە دەوڵەتی کورد و نیشتیمانێکی سەربەخۆ و دەوڵەتێکی سەربەخۆی هەبێتن و ناو هەموو دەوڵەتەکانی جیهان ئەوە تکا و هیوێک و چەند ساڵە خەباتی کورد تێدەکۆشێ بۆ ئەم دیدە و بۆ ئەم خەباتە بۆ سەربەخۆنی کوردستان هەر بۆ ئەم بۆنەیەک من دەڵێم بەلێ بۆ ڕێفراندۆم. من ناوم ئاری مەجیدە خوێندکارم لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت هیوام سەربەخۆی کوردستانە بەڵێ بۆ ڕێفراندۆم.